هەولێر مێژووی زۆر جوانە، کۆمەڵێک پێگەی زۆر پڕبەهای هەیە. یەک لەو پێگە مێژوویانە منارەی هەولێرە کەوا یەکلاکەرەوەی چەند قۆناغێکە و دیارکردنی چەند قۆناغێکی وەرچەرخانی مێژوویە. لەگەڵمان بن لە دیکۆمنتی ئەو جارەدا قسە لەسەر منارەی هەولێر دەکەین بە پشت بەستن بە چەند سەرچاوە و چەند مامۆستایەکی زانکۆ و چەند بابەتێکی هونەری و ئەدەبی و ڕۆشنبیری. لەگەڵمان بن. منارە بەگشتی تاوەرێکە یان جۆرێکە لە تاوەر، یان باڵەخانەیەکی بەرزە، یان بینایەکی بەرز لە کەناردەریا، یان تەپۆڵکە و یان شوێنێک لە دەروازەی شار یان لە ناوەڕاستی شار، یان بڵین هۆکارێکە بۆ ناسینەوەی ئەم شوێنە، یان بەکار هاتووە لە مێژوودا کە ئاماژەی پێدەکرێت وەک هەڵگری ڕووناکی کەوا لە دوورەوە ڕووناکیەکان بینراوە، هەندێک جاریش بۆ بانگدان، یان زەنگی کڵێساکان یان تاوەری سەربازی سوودی لێوەرگیراوە. لە هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکرێت منارەی ئەسکەندەریە کۆنترین منارەی سەردەریای سپی ناوەڕاستە، لە 7 سەرسوڕهێنەرەکانی جیهاندایە، لە سەردەمی بەتلیمۆسی دووەم ساڵی 270 پێشزاین دروستکراوە، 120 مەتر بەرزە، لە بوومە لەرزەکەی ساڵی 1323 زاین دەڕوخێت، لە سەردەستی سۆستراتۆسی یۆنانی دروستکراوە. لە میانەی گەڕانماندا بە دوای زانیاری کۆکردنەوە لەسەر منارە توانیمان دەربارەی منارەی هەولێر، منارەی مزەفەریە، منارەی چۆڵی چەند سەرەداوێک چەند لایەنێکی مێژووی وەکو بەڵگا پشتی پێبەستین و ئاماژەی پێ بکەین. منارەی مزەفەریە، منارەی چۆڵی، منارەی هەولێر لە سەردەمی مزەفەرەدین کەوکەبری بنیادنراوە، لە سەردەمی فەرمانڕەوایی سەلاحەدینی ئەیوبی. بەرزیەکەی 37 مەترە، 2 دەرگای هەیە، بە 2 ڕێگا دەڕواتە سەرەوە بۆ هەر ڕێگایەک نزیکەی 110 پلیکانە دەبێ. دەکەوێتە خۆراوای هەولێر. منارەی هەولێر دادەندرێت بە دووەم شوێنەواری مێژووی لە دوای قەڵای هەولێر لە شارەکەدا. ناوبانگیەکەی دەگەڕێتەوە بۆ جوانی و شێوە ئەندازیە جیاوازەکەی. منارەکە لەلایەنی ئەندازیاری و بیناسازی پێک دێت لە شێوەیەکی بازنەیی و بەرز و بڵند. هەروەها لە دیوی ژوورەوەش شێوە بازنەیەکی تەنگە لە کەرپوچی سوور دروستکراوە. 2 دەرگا و 2 پەیژەی هەیە لە ناوە بۆ سەرکەوتن. دەگوترێت ژمارەی پلیکانەکان یەکیان 132 دانەیە. هیچ بەریەککەوتنێک ڕوونادا لە سەرکەوتن، تەنانەت بۆ هاتنە خوارەوەش. ئەمەش ئەگەر لە یەک کاتدا 2 کەس بەیەکەوە سەرکەون، هەر یەکیان لە ڕێگایەک و تەنانەت لە دابەزینیش نایەنەوە سەر یەک ڕێگا. هەروەها پەنجەرەی هەیە کەوا خێرایی هەوا 40 کیلۆمەتر بە ناویدا دەڕوات. ڕوخانی بەشێکی بەهۆی هەورە بروسکە. بەپێی قسەی هەندێک لە مێژووناسانی ئەندازیاری و بیناسازی دەگوترێت کەوا بەرزیەکەی 45 مەتر بووە، بەڵام بەهۆی بروسک و وەرزی بەهار بەشی سەرەوەی داڕماوە. لە ساڵی 2009 بە هاوکاری کۆمپانیایەکی ئیتاڵی لەگەڵ بەڕێوەبەرایەتی شوێنەواری حکوومەتی هەرێمی کوردستان دەستکرا بە نۆژەنکردنەوە و ڕێگریکردن لە داڕمان. لە ئێستادا دیارترین شوێنەواری گەشتیاریە لە هەولێر. بەهۆی گەشەی بیناسازی و گەورەبوونی شار، منارەکە کەوتۆتە ناوەڕاستی هەولێر. بۆ ناسینی منارەی هەولێر زیاتر ئاشنابوون بە چەند نهێنیەک و چەند لایەنێکی تری مێژووی و دیرۆکی هەوڵمانداوە لەگەڵ مامۆستایانی زانکۆ پسپۆر لە بابەتی مێژوو قسە بکەین دەربارەی منارەی هەولێر. هەروەها ڕۆڵ و گرنگی و پێگەی منارەی هەولێر لە نێو تابلۆ و فڵچە و ڕەنگی هونەرمەندانیش بخەینە بەردیدی خۆشەویستانمان. مامۆستا شەیمە، سوپاست دەکەین، بە خێراتنت دەکەین لەگەڵمانی بۆ ناساندن و بە بەڵگەکردنی هەندێک لایەنی مێژووی منارەی هەولێر. سەرەتا بە خێراتنتان دەکەم. پێم خۆشە بابەتی لەم شێوە هەڵبژێترێت تاوەکو نەوەکانی دوای خۆمان شارەزای کولتوری ناوچەکانمان بن، بە تایبەتی قەڵا و منارە کە بوو 2 ڕەمزی گرنگن لە شاری هەولێر. مامۆستا شەیمە، ئەگەر بکرێت شوێنی منارەی هەولێر، شوێنی جوگرافیاکەی بتوانی زانیاری لەسەر بدەی ئەو منارەیە کەوتۆتە کام شوێنی هەولێر؟ بەڵێ، منارەی چۆڵی یاخۆت بڵێن منارە مزەفەریە شوێنەوارێکە لە هەولێرە، جێی سەرنجە و مێژەکی دوور درێژ هەیە. ئەو مێژە تێکەڵاوی میراتی ناوچەکە و کولتوری ناوچەکەیە.
شوێنی منارەکە دەکەوێتە باشووری ڕۆژئاوای قەڵای هەولێر نزیکە 1 کیلۆمەتر لە قەڵاوە دوورە. بەڕێز دکتۆر شەنگ سوپاست دەکەین کاتی خۆت پێمان بەخشی بتوانین بەیەکەوە چەند لایەنێکی دوکومنتی بە پشتبەستن بە بەڵگە مێژوویەکانەوە باس لە منارە بکەین. جا پرسیارەکەی ئێمە دەستپێک لەوە دەست پێ دەکا منارە چییە و بە تایبەت منارەی هەولێر؟ منارە بەگشتی لە هونەرێکی ئیسلامیە، ڕێگەزێکی میعماری تایبەتە بە شارستانێتی ئیسلامی، زیاتر بە مەبەستی بانگدان لە مزگەوتەکان کاتی خۆی دروستکراوە، بەڵام بەر لەوەش بۆ مەبەستی تریش بەکار هاتووە. بۆ نمونە لەسەر کەناری دەریایەکان منارە دروست کراوە بۆ ئیزاء، بۆ ڕووناچی و ئاگدارکردنەوە لەوەی کەوا ئەو شوێنە شوێنی کەناراوە با بڵێن ئاگداری کەشتیەکانیان کردوتەوە. بەڵام بەگشتی لە جیهانی ئیسلامی لە ناو مزگەوتەکان بۆ مەبەستی بانگدان و چکە خۆت دەزانی کاتی خۆی مکەبیرە و وەسائلی دەنگ بەرزکەرەوە نەبووە، دەنگ بڵندکەر، لۆیە زیاتر ئەو منارەیان بەکاری ناو لە شوێنێکی بەرز بۆ ئەوی کەوا زۆرترین خەڵک با بڵێن گوێبیستی ئەو کەسە بێ کە بانگ دەدا لە دوورترین شوێنیش. جا لە ڕووی فیزیاییشەوە هەروایە، ینی لە شوێنە بەرزەکان عادەتەن دەنگ زیاتر دەڕوە، بۆ ئەو مەبەستە زیاتر منارە دروستکراوە لە جیهانی لە شارستانێتی ئیسلامی. بەڵێ دکتۆر جان ئەگەر بکرێت پێمان بڵێ لە بەڵگە مێژوویەکان، لە توێژینەوەکان، لە سەرچاوەکان، لە چیرۆک و بەسەرهات و بابەتە بیستراوەکان مێژووی منارە دەمانباتەوە چ سەردەمێک، چ قۆناغێک یا بەڵگە مێژوویەکان چمان پێ دەڵێت؟ منارەی چۆلی جارێ حەز دەکەم ئەوە ڕوون بکەمەوە ناوەکەی. لە سەرچاو مێژوویەکان بە منارەی مزەفەریەش ناوی هاتووە و بە منارەی چۆلیش ناوی هاتووە. خۆی ناوە ئەسلیەکەی منارەی مزەفەریەیە بە پێی سەرچاوەکان. بۆ پێیان گوتووە مزەفەریە چونکە لە سەردەمی دەوڵەتی ئەتابەجی لە هەولێر ئەم منارەیە دروست کراوە کە یەکێک لە حکومڕانە زۆر بەناوبانگەکانی ئەو بنەماڵەیە ئەو دەوڵەتە سوڵتان مزەفەرەدینی گۆگبۆری بووە. سوڵتان مزەفەرەدینی گۆگبۆری زۆر بایەخی بەلایەنی شارستانی هەولێرە داوە، زۆر بایەخی بەلایەنی ڕۆشنبیری و بەلایەنی ئاینی داوە. ئەو کاتە هەولێر وەکو ئەزهەر، یعنی چۆن ئێستاکە وڵاتی مەسەر ئەزهەر زۆر بەناوبانگە لە هەموو عالەمی ئیسلامی خەڵک ڕووی تێدەکا بە مەبەستی خوێندنی ئاینی، بۆ ئەو سەردەمەش هەولێر وا بووە. چەندی مزگەوتی گەورەی تێدا بوو، وەکو مزگەوتی گەورەی قەڵا، مزگەوتی کەفمان هەبووە ناولەب، مزگەوتی ئەوەی کە مزەفەریە با بڵێن ئەوەی منارەی چۆلی کە ئێستا شوێنەوارەکەی مایە. ئەوانە هەموو نمونەی چەند مزگەوتێکی زۆر گەورە بووینە لە ناو شاری هەولێر. مزگەوتی عوقەیلی کە سەرچاو مێژوویەکان باسییان کردووە، ئیبن خەلەکان و ئیبن مستەوفی و ئەوانە. ئەو مزگەوتانە شوێنی تەدریس بووە، شوێنی علم بووە، شوێنی یعنی حتا لە هەولێر دار الحەدیثە بووە، تایبەت بە فەرمودەناسی، علمی فەرمودە، علمی حەدیث. یعنی ئەوە لە هەموو شوێنێکی جیهانی ئیسلامی نەبووە. لە هەولێر ئەو شوێنە مەڵبەندێکی زۆر گەورە بووە، لێکۆڵینەوەیان لەسەر فەرمودەکانی پێغەمبەر کردووە درودی خوای لێبێ، و فوقەهای زۆر گەورە لە ناو هەولێر، مەلای زۆر گەورە، زانای زۆر گەورە لە هەولێر خزمەتیان کردووە. ئیبن مستەوفی لە کتێبەکەی خۆی تاریخ ئەربیل باسی بەشێکی زۆر لەو فوقەهانە لەو مەلایەنە دەکا کە لە هەولێر لەو سەردەما با بڵێن تێکۆشانی علمیان کردووە، خزمەتیان بەلایەنی زانست و زانیاری و ئاینی ئەو شارە کردووە. جا منارەی چۆلی بزەبە دەگەڕێتەوە بۆ سەدەی 12 کۆتاییەکانی سەدەی 12 و سەرەتاکانی سەدەی 13 لە سەردەمی سوڵتان مزەفەرەدینی گۆگبۆری دروست کراوە. بتەحدید ساڵەکە دیار نەکراوە، سەرچاوەکان تۆزێک بە غموزی ئاماژەیان پێکردووە، بەڵام لە دەوروبەری سەرەتاکانی 1212-1213 دەبی لەو فترەی منارەی چۆلی دروستکرابێت، چونکە سوڵتان مزەفەرەدینی گۆگبۆری خۆی لە دایکبووی ساڵی 1153 153 زاینی لە 1233 زاینی کۆچی دوایی کردووە. یعنی هەر لە سەردەمی سوڵتان مزەفەرەدینی گۆگبۆری ئەم مزگەوتە کە شوێنەواری مزگەوتەکە ئێستانە ماوە، تەنها منارەکە ماوە دروست کراوە. مامۆستا ناوی منارە بە منارەی چۆلی هاتووە، بە منارەی شێخی چۆلی هاتووە، بە منارە بە تەنها هاتووە، چەند ناوێکی هەیە بە پێی بەدواداچوون و خوێندنەوە و توێژینەوە و بەدواگەڕانی خۆت ناوەکە دەگەڕێتەوە بۆ چ سەردەمێک یان لایەنی مێژوویەکەی ئەگەر ئاماژە پێ بکەی بۆ من؟ بەڵێ
سەبارەت بە هۆکای ناونانی مناری چۆڵی یاخود مناری مزەفەریە دەگەڕێتەوە بۆ شوێنێکی چۆڵ یاخود گاڕێکێکی چۆڵ کە ئەمە گەڕێکێکی کۆنی شاری هەولێرە. هۆکاری ناولانەکەشی دەگەڕێتەوە بۆ تاکو و سەدەکانی سەدەی ڕابردوو کەسی لێ نەژیاوە. وشەی چۆڵیش بەخۆی لە زمانی کوردیدا بەکاردێ بۆ شوێنێکی چۆڵ یاخود شوێنەکە کراوە بێتن، هەروەکو منارەکەش تاوەکو سەدەکانی سەدەی ڕابردوو کەسی لێ نەژیاوە. باشە مامۆستا بە پێی ئەو قۆناغانەی کە لە مێژوودا ئاماژە بە منارە دەکات و بە لایەنی ژیان دەکات لە هەولێر، بەڕێزت پێ دوایە منارەی چۆلی هەر تەنها منارەیەک بووە یان گەڕەکیشە بۆ لێرە؟ سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە منارەکە پێشتر بریتیوە لە کۆمەڵگەیەکی گەورەتری مزگەوت، بەڵام ئەمڕۆ بوونی نەماوە. مەبەستیش لێی ئەوە بووە کە ئەو شوێنە وەکو شوێنی نوێشکردن بەکار بهێنرێت کە ئەمەش لایەنێکی پراکتیزەکردنی ئاینی ئیسلام بۆ لە ناوچەکەدا. بابەتی دروستکردنەکەی یان چیرۆکی دروستکردنەکەی زۆر چیرۆک دەبیستی و زۆر بابەت دەبیستی و لێرە و لەوێ بە نووسراو بە بیستراو یان چیرۆکی دەماودەم لەسەر گێڕانەوە، بەڵام پخوتترینیان کامە چیرۆکە مەسەلەن لە دروستکردنی منارەی هەولێر بە بەڵگە مێژوویەکان بسەلمێنیت. وەکو پێم گوتن لەبەرەوەی ئێمە سەرچاوە ڕەسەنەکان بابرین، ئەوانەی سەرچاوی معاسر، ئەو خەڵکانی کە لە سەردەمی دەوڵەتی ئەتابەچی یان فترێک پاش دەوڵەتی ئەتابەچی ژیاون، وەکو ئیبن مستەوفی، وەکو ئیبن خەلەکان لە کتێبی وەفیات العیان، ئەوانە بە دقیقی ئاماژەیان بەوە نەکردووەکەکەی منارەی چۆلی دروستکراوە. ئەوی تر جێڕانەوەی دەماودەمە، یعنی خەڵک لێکتریان بیستووە گوایە بۆ شێوەیە دروستکراوە یان وەستایەکەی فلان کەس بووە یان تەقلیدی فلان شوێنی کراوەتەوە، یعنی ئەوە زیاتر جێڕانەوەی زارەکی بووە دەماودەم بووە، بەڵام وەکو جێڕانەوەی نووسرا و ئێمە دقێکی ئەسیل دقێکی هاوسەرێک هاوسەردەمی ئەو کاتێکە دەوڵەتی ئەتابەچی هەبووە لە بەردەستمان نییە. لۆیە ئێمە وەکو مێژوون ناسان زیاتر ئەو شتانەی کەوا دقی ئەسلیان نییە زیاتر دەیخینە بابی ئەفسانە و جێڕانەوەی دەماودەم و یان مێژووی زارەکی. سەبارەت بە منارەی چۆلی لەبەرەوەی منارەکە میعماریەکی یان کارامەیەکی زۆر زۆر جوانی دەستڕەنجینیەکی زۆر جوانی تێدا بەکار هاتووە، هەر ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە زۆر قسەی لەسەر بکرێت. یەک بڵێ منارەکە مەسەلەن بۆ نەسەرچاوی هەیە دەڵێ ئەو منارە کۆمەڵک وەستای زۆر گەورە لەسەر ئاستی جیهانی ئیسلامی بەشداری دروستکردنیان کردیە. ئەوە بۆچی وا دەگوترێت؟ لەبەرەوەی منارەکە ئەوەندە وەکو گوتمان وەستایەتی تێدا بەکارهاتوە، دەستڕەنجینی پێدا بەکار هاتووە، ئەم ڕایە دروست بووە. ڕایەکی تر پێی وایە دەرێت سوڵتان مزەفەرەدینی گۆگبۆری یان بابرین لە سەردەمی دەوڵەتی سەلجوقی بە شێوەیەکی گشتی ئەو جۆرە ترازە ئەو جۆرە شێوازە میعماریە لە ناو دەوڵەتی سەلجوقی زۆر زۆر باو بووە. یعنی ئەمە مناری هاوشێوەمان هەیە مامۆساردەوان، ئێمە لە سنجار مناری سنجارمان هەیە، منارەی حەدبامان هەیە لە مووسڵ کە دوای مناری چۆلی خۆمان دروستکراوە، هەروەها مناری داقوقیشمان هەیە، یعنی شێوە میعماریەکەیان زۆر زۆر لێک نزیکە. تقریبان دەتوانم بڵێم وا هەز دەکەی ئەگەر بچی منارەکانتەم شاکەی شتێکی وات بۆ دروست دەبی کە یەک وەستا دروستی کردبی، ئەوەندە شکلەکەیان لێک نزیکە، بەڵام کە دێ ناووردەکاری میعماریەکەی هەز دەکەی فەرقەکەیە لە وردەکاریەکەی، یعنی کە دێ ناوی و پێپلکانەکانی ناوی و شێوازی بابلین تاق و حتا ئەو شێوە هونەریە کە لە تاق و ئۆکانی هەیە هەندێک جیاوازی هەیە ئەو مەسائلانە. جێران باوترین جێرانەوە لەسەر منارەی چۆلی ئەو جێرانەوەیە کە دەڵێ کاتی خۆی سوڵتان مزەفەرەدینی گۆگبۆری سەفەرێکی بەغدای کردووە، لە گەڕانەوە بەلای مزگەوتی بابلێنیان بەلای منارەی داقوق تێپەڕیوە کە منارەکەی بینیوە زۆر سەرسام بووە پێی، کە گەڕاوەتەوە هەولێر لە دوو وەستایەکەی ناردیە کە بێ لە هەولێرێش بە هەمان شێوە منارەیەکی هاوشێوەی ئەوەی داقوق دروست بکاتن. بەڵام دەرێ لەبەرەوەی وەستایەکە زۆر زۆر سەرقاڵ بووە، بەپێی هەندێک جێرانەوە وەستایەکە ناوی وەستا محەممەد بووە، زۆر زۆر سەرقاڵ بووە، نەپرژاوەتە سەرەوەی خۆی بێتە هەولێر و بە هەمان شێوەی داقوق ئەو منارەیە لە هەولێرش دروست بکاتن. لۆیە شاگردێکی خۆی نردووە بە نوێنەرایەتی تا بێ لە هەولێر منارەکە دروست بکات. شاگردەکەی ناوی بەپێی سەرچاوەکان ناوی مەسعود مراد بووە. مەسعود مراد هاتووە دەستی بە دروستکردنی منارەکە کردووە، شێوازێکی ئەندازەی زۆر تازە زۆر جیاواز لەوەی منارەی داقوق و سنجار، هونەرکاریەکی میعماری زۆر مۆدێرن و جوانی بۆ ئەو کاتە بەکارهێناوە کەوا هاوشێوەی نەبووە لە پێشخۆی. بۆ نمونە یەکێک لەو شتە سەرنجڕاکێشانەی کە لە ناو مناری چۆلی هەولێرە هەیە، مناری چۆلی هەولێرێ دوو قاندرمەی تێدایە، دوو پێپلکانی تێدایە، هەر یەکەچیان لە دەرکەی ڕۆژهەڵاتێکیان لە دەرکەی ڕۆژاوا بەسەر دەکەوی.
ئەو کەسانەی کە بە قادرمە جیاوازەکان بەسەر دەکەون هەتا وەکو لووتکەی منارەکەی یەکتر نابینن و لە گەڕانەوەشیان بە هەمان شێوە تەمانەوە شێوازێکی میعماری زۆر هونەرکارانەیە بەڕاستی دەرێک کە وەستایەکە هاتۆتە هەولێرێ ئەو شێوازە میعماریە دیتووە ئەوجە سەرچاوەکان دوو جێڕانەوە هەیە جێڕانەوە چیان دەڵێ ئێرەیی بە شاگردەکەی خۆی بردووە یعنی حتا وەکو دەگوترێت دەرێ هەوڵی ئەوەی داوەکەوە لە ناوی ببە ئەوە جێڕانەوەیشیانە جێڕانەوەی تر دەڵێ دەستخۆشی لێ کردووە داوای لێ کردووەکەوە لە کارەکانی تر لە شاکارەکانی تر یارمەتی بداتن تەمان ئەمە ئەومان لەبیر نەچیتن کە منارەی چۆلی کە دروست کراوە لە سەردەمی خۆی بەڕاستی ئەو شێوازە هونەرە میعماریە لە بۆ ئەو سەردەمی شتێکی زۆر ناوازە بووە یعنی لەسەر ئاستی هەموو جیانی ئیسلامی دەتوانین بڵین منارەی ئیسلامی کە ئەو شانازیە بە شارێکی وەکو هەولێر دەبڕێ بە مێژووی هەولێر دەبڕێ یەکێکە لە شاکارە میعماریە زۆر دەگمەنەکان کە بەڕاستی دەبێت ئێمە وەکو مێژووی هونەری ئەو شارەمان شانازی پێ بکەین و شانازی بۆ بکەین کە ڕۆژێک لە ڕۆژان کەسێک حاکمی ئەو شارە بووە فەرمانڕەوای ئەو شارە بووە بیری لەوە کردوتەوە کە لە ڕێگەی ئەو دیزاینە جوانە خزمەتێکی گەورە بەو شارە بکاتن طبعاً مامۆستا ئەردەوان بنارەی چۆلی وەکو گوتمان لە سەردەمی ئەمارەتی ئەتابەجی لە هەولێر دروست کراوە ئەمارەتی ئەتابەجی ئەمارەتێکی یەک لە میرنشینەکانی با بڵێن دەوڵەتی سەلجوقی بووە یەکەم جار تابعی ئەمارەتی زەنجی مووسڵ بووە عیمادەدینی زەنجی کوڕی ئاقسوونقوڕ با بڵێن ئەوانە ئەمارەتێکی زۆر فراوان بووینە پاشان چۆن دەڵێ ئەوانە لە ناو ئەمارەتی زەنجیش زۆرێک لە حکمی زاتی وەردەگرن لە هەولێر دەبێتە ئەتابەجیەکی تابعی ئەتابەجی زەنجی مووسڵ پێش ئەوەی سوڵتان مزەفەر ببێتە حاکمی هەولێر بابی زەینەدین عەلی کوچک حاکمی هەولێر بووە بەڵام لە سەردەمی زەینەدین هەولێر ئەو پێشکەوتنە گەورەی بەخۆیەوە نەبینیوە بە بەراورد لە سەردەمی سوڵتان مزەفەری کوڕی یەکێ لەو شاکارە گەورانەی سەردەمی سوڵتان مزەفەرەدینی گۆکبۆری ئەو منارەی چۆلیەیە طبعاً منارەی چۆلی ئەوەی کە ئێستا کە دەیبینین کە منارەیەکە بە تەنیا لەو شوێنەیە جاران وانە بووە ساڵی شێستەکان تیمێکی ئاساری عێراقی هاتوونەتە ئەو شوێنێک کە ئێستا مەلەی وەستاوین لێرە پشکنینی شوێنەواریان کردووە شوێنەواری دیواریان دۆزیوەتەوە ئەم دیوارە تەمان هەموو ژووری تێدا بووە حجرەی تێدا بووە نیشانەی ئەوە بووە کە لە تەنیشت ئەو منارەیە مزگەوتێکی تر کۆنترە بووە بەڵام دوایە ئەو منارە یان با بڵێن سوڵتان مزەفەر هاتووە نوژەنی کردیتەوە شوێنێکی پێشکەوتوتری لێ دروست کردووە لەسەر دار و پەردووی شوێنەوارە کۆنەکە کەواتە منارەی چۆلی مزگەوت بووە یان با بڵین بەڵبندێکی زانستی زۆر گەورە بووە بەڵام شوێنەوارەکەی بە مروری زەمن کە گۆڕانکاری با بڵین سیاسی گۆڕانکاری عسکەری لە ناوچەکە هاتۆتە ئاراوە ئیتر ئەو شوێنەوارانە گشتی لە ناوچووە نەماوە تەنها منارەکە بە خۆڕاگری ماوە ئەوش نیشانەی چییە نیشانەی پتەوی لایانی معماری منارەکەیە کە بەو شێوەیە بەرامبەر بە کەش و هەوا بەرامبەر بەو هەموو گۆڕانکاریە سیاسی و عسکەری و ئەو هەموو شەڕ و پێشاتانەی کە لە ناوچەی ڕوویداوە کەچی هەر بە خۆڕاگری ماوەتەوە. کەواتە منارەکە لە بابەتی ئاینیش بەکار هاتووە. پێشتر مزگەوت بووە پاشانەکە وەکو بابەتێکی ئاینی لە بۆ نوێژخوێنان بەکارهاتووە. سەرچاوە مێژوویەکان ئاماژە بەوە دەکەن. سەرچاو مێژوەکان ئاماژە دەکەن هەر لەبەر ئەوەشە سوڵتان مزەفەرەدین کە لە دەوروبەری ساڵانی 1992 زایانی ئەو منارەی دامەزرادا کەمەش دەگرێتەوە بۆ سەردەمی فەرمانڕەوای ئەتابەکیان. هەر لەبەر ئەمەش بووە ئەو سەردەمەکی زێڕین بە بۆ شاری هەولێر چونکە لەو سەردەمەدا چەندین پرۆژەی تەلارسازی لە شارەکە ئەنجامدرا وەکو دروستکردنی مزگەوت بووە و بازاری قەیسەری بۆ خانەقان بووە لەبەر ئەوە لایەنێکی گرنگی بووە لە بۆ ئاینی پیرۆزی ئیسلامدا. کەواتە ئەگەر بمانێ بە وردی بە دیاریکراوی لایەنی مێژووی منارەی هەولێر دیاری بکەین دەگەڕێنەوە بۆ چ سەردەمێک؟ مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ دەوروبەری ساڵانی 1992 زایانی لەلایەن فەرمانڕەوای ئەتابەکیەکان سوڵتان مزەفەرەدین کۆکبوری دروستکراوە. تقریبا نزیکەی دەگاتە 800 ساڵ لەبەر کە ئەم منارەی دروستکراوە. دکتۆر ڕۆشنگ ئەگەر لایەنێکی تری منارەکە بۆمان باز بکەیت شێوە ئەندازیەکەی ئێمە دوو کوتلە دەبینین لە ناو هەر کوتلەیەک چەندان نەخشی جیاواز دەبینین دوو ڕەنگی ئەساسیش دەبینین جا لەلایەنی مێژوویەوە هەم دیزاین و زەخرەفەی ناوەوە و هەم لایەنی ڕەنگەکە چۆن پێناسە دەکەیت؟ طبعاً ئەو دیراسە شوێنەواریانەی کە لەسەر منارەی چۆلی کراوە
زۆربەی دەیسەلمێنن کە منارەی چۆلی جاران شێوازەکەی بزەبت بۆ شێوەیە نەبووە کە ئێمە دەیبینین. طبعا ئێستاکە معلومەکە ئەو سەرەکەی دیارنی نمایە ینی بە حکمی گۆڕانکاریەکانی مێژوو خۆناغە مێژوویەکان یان بوومە لەرزە بووە یان بروسکە بووە زۆر جار دەگوترێ سەرەکەی پەڕیە چۆن دەڵێ. دوو بۆچوون هەیە بۆچوونێک پێی وایە قوبەیەک لەسەری بووە قوبەکە وەکو ئەوەی مناری حەدبا ئەوەی مووسڵ ئەو قوبەیە طبعا لە میعماری ئیسلامی قوبە خۆتان دەزانن شتێکی زۆر باوە. لەسەر زۆری منارەکانی ئێستاش کە لە هەولێر و لە عالەمی ئیسلامی لە هەزار دروست دەکرێت قوبەیەک لەسەر منارەکان دروست دەکەن. وایە منارەی چۆلیش ئەو قوبەیی هەبووە بەڵام بە مروری زەمانە ئەو قوبەیە نەماوە ئەوجا ئەوەتە کارە ساتی سروشتی بووە یانیش ئەوەتە ئەو شەڕ و شۆرانە مەسەلەن تۆپ بەکار هاتووە لە هەندێک مەرحەلەی مێژوویی تەسیری کردووە و ئەوەیە با بڵێین قوت کراوە. بۆ چونێکی تر پێی وایە هەر بەو شێوەیە ینی بەو شێوەیە بەو عەمودیە هیچ سەرەکەی تەخت بووە هیچی لەسەر نەبووە ئامادەکاری بۆ ئەوی کراوە کەوا شتێک لەسەری دروست بکرێت بەڵام فریان نەکەوتون یانیش ئەوەتە بۆش کاتێکی تر لێگەڕاون یعنی شێوەکەی بۆ بەڵام ئێستاکە بەرزایەکەی کەمتر بوویتەوە. هەندێک سەرچاوە پێی وایە منارەی چۆلی لە بیدایەت کە دروست کراوە بەرزایەکەی 40 هەتا 45 مەتر بووە بەڵام ئەوی ئێستا کە لە بەرچاومانە و دیراسی ئارکێولۆژی ئێستا پێمان دەڵێ بەرزایەکەی 37 مەترە 15 مەتر ئیبنکەکەیەتی 22 مەتریش ئی قۆناغی دووەم بیان با بڵێن بەشی سەرەوەیتی. ئەو میعماریەکە بە شێوەیەکی گشتی تێیدا بەکار هاتووە زۆر ناوازەیە زۆر دەزڕەنجینی تێدا بەکار هاتووە. تەسەور دەکرێت هەندێک لەو تاقانە لە ناوی یعنی شتی زۆر تازە بووبوون لە پێش خۆی یعنی داهێنانی تازە بووە لە سەردەما تەقلید نەبووە یعنی وەستایەکە نەهاتووە شوێنە چتری دیتبی هاتبی تەقلیدی کردی بیتن یعنی داهێنانی خۆی بووە و تەسەوریش دەکرێت ئەو زەخرەفەی کە ئێستا کە شوێنەواری مایە ئەو زەخرەفەیەش هەندێک ئاەتی قورئانی و شتیواشی تێدا بوو بەڵام ئاەتە قورئانیەکان ئێستا کە بەبەرچاو ناکەون یعنی حتا دەگوترێت لەناو ئەو کەرپوچانەی کە دروست کراوە ئەو کەرپوچانە ئەگەر بێ وردی بکەوە لەوانەیە ئاەتی قورئانی و شتیوای تێدابی یا مەسەر ئەڵڵا محەممەد ئەوانەی کە زەخرەفی ئیسلامی زۆر پێی دەناسرێتەوە بەڵام بەوازەحی دیار نەماوە ئەوە طبعاً ڕەنگە بتواندرێتن بە هەندێک ئامێری پێشکەوتووی ڕسم ئەوانە ئەو شتانە پشکنینی لە بۆ بکرێتن. طبعاً منارەکە ڕەنگا و ڕەنجیش بووە ئەوە دیارە ینی شوێنەواری ڕەنگەکان مایە ئەو ڕەنگە طبعاً خۆی منارە لە کەرپوچ و لە قسل دروست کراوە هەروەها زۆرە گەچکاریەکی قەدیمیشی تێدا بەکار هاتیە طبعاً قوڕ و گەستێکەڵ کراوە ئەوە پێکاتەی باونەوە کوچەمەنتۆیەک لە بینی خشتەکان دادراوە کە پێی دروست کرایە. لۆیە بەڕاستی ئەو میعماریە کە دەیبینین لە منارەی چۆلیدا هەیە بەڕاستی دەتوانین بڵین لە نمونەیەکی زۆر نوێ بووە بۆ ئەو سەردەما و نمونەیەکی زۆر جوان بووە کە بەڕاستی شێوازەکەی سەرنجڕاکێش بووە لە بۆ ئەو کاتە و جێگەی سەرسوورمانی ئەو کەسانە بووە کە سەردانی هەولێریان کردووە بۆ نمونە. نیبۆر کاتی خۆی کە هاتووە کە گەشتیارێکی ئەوروپی بووە لە سەدەی هەژدە هاتیتە هەولێرێ باسی منارەی چۆلی دەکات دەرێ منارەی چۆلی شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو جوان بووە. ئەو کاتە عینەن منارە وەکو ئێستا لە دووری قەڵات هیچ ئاودانێک لە بینی با بڵێین منارە و ئێستاکەەوە ئاودانێکی باشەیە تەمان بەس ئەو کاتی کە نیبۆر هاتیە چۆلەوانیەکی تەخت بووە هیچ شوێنەوارێکی ئاودانی لە بینی منارە و لە بینی قەڵا نەبووە. زانی بۆ شتێک دەکات دەرێ خەڵک خشتەکانیان مناری چۆلیان بەکاردەینا دەیان برد بە هێستر و شتیوا دەیان گواستەوە لەوەی خانوبەرە و شتیوای پێ دروست بکەن. هەروەها گەشتیارێکی تریش کە باسی مناری چۆلی دەکا کلۆدیۆس ژیمز ریسە کە کلۆدیۆس ژیمز ریز لە سەدەی 19 هاتیتە هەولێر ئەویش بە هەمان شێوە باسی مناری چۆلی کردووە دەرێ لە شوێنێکی چۆلەوانیە شوێنەکە چاردەوری کودەڵی زراعەت و شتیوا بووە هیچ معالیمەکی ئەوتۆ لە دەوری ئەوەکەی نەبووە با بڵێن لە دەوری ئەوەی کە زۆر شیاوی باسکردن بێ لۆیە هەمویان با بڵێن زۆربەی گەشتیارەکان کاتینە بۆ شێوەی باسی منارە دەکەن کە ئێستاکە لە بەرچاومانە بەپێی خوێندنەوە بەپێی گەڕان بەپێی بەدواداچوونی خۆت پێ وایە لەو سەردەمەدا تەنها ئەو منارەیە هەبووە لەو جوگرافیای هەولێر یان منارەی تریش هەبووە ئەو منارەیە کاتێک دروست کراوە سوڵتان مزەفەرەدین کاتێک سەردانی داقو دەکاتن ئەم بیرۆکەی دێنیتن لەبەر ئەو هەڵدەسێ بە دروستکردنی ئەم منارەی لە شاری هەولێر لەگەڵ ئەو منارەیدا قەڵامان هەبووە کە قەڵا لەگەڵ منارە پێکەوە بوونە بە دوو ڕەمزی نیشتیمانی لە بۆ شاری هەولێر
یەکەم منارە بە دروست کراوە بەڵام منارەکە بەهۆی هێریشی تورکمان و فارس و ئیلخانی و سەفەویەکان کاتێک هێریشان کردوتە سەر ناوچەکە وای لێ کردیە خەڵکەکە و ناوچەکە دەوروبەری منارەکە چۆڵ بکاتن خۆیان لە ناو قەڵا عەشار بدەن ئەم ناوچەیەش تاوەکو سەدەکانی ڕابردوو کەسی لێ نەژیاوە پاشان لە سەدەکانی بیستەوە مرۆڤی تێدا ژیاوە. ئەو منارەیە مێژوێکی کۆنی هەیە دەتوانی لە ڕووی تەلارسازیەوە پێمان بڵێ شێوە ئەندازیەکەی چۆنە لە چ پێک هاتووە؟ ئەگەر بین باسی بەرزی منارەکە و ڕەهەندەکانی بکەین دەبینن منارەکە 37 مەترە بەڵام پێدەچێت بەرزەکەی زیاتر ببێت بەڵام هۆکاری ژینگە و تێکچوونی ژینگە و بۆ مەلەرزەوای کردیا لە بەرزەکەی کەم بێتەوە بەخۆی لە دوو بەشی سەرچ پێکاتەوە بەشی یەکەم ئەگەر تەماشای بکەن بنکەکەی یان بناغەکەیەتی بەرزەکەی نزیکەی 15 مەتر دەبێت بەسەر شێوەی هەژلا دروست کراوە بەڵام لولەی منارەکە کە شێوەکەی بەرزترە دەبینی بەرزەکەی 22 مەترە کەواتە کۆی گشتی منارەکە نزیکەی 37 مەتر دەبێتن بەڵام وەکو باسم کرد لەوانەیە بەرزەکەی زیاتر بێتن کە ئەویش نزیکەی 45 مەتر دەبێتن بەڵام بەهۆی هەورە بروسکەوە بەشێک لە سەرەکەی داڕخاوە نزیکەی 8 مەتر دەبێتن تەنها 37 مەتر ئێستا بەرزەکەی ماوەتەوە. دکتۆر ئەگەر ئاماژە بەوە بکەیت چەند قۆناغ نۆژەنکردنەوەی بۆ کراوە منارە؟ سەبارەت بە نۆژەنکردنەوە طبعاً پێش ئەوەی کە باسی نۆژەنکردنەوە بکەین دەکرێت ئاماژە بۆ بکەین کە لە ساڵی 1935 بۆ یەکەم جار فەرمانگەی شوێنەواری عێراقی دانی ناوە بە منارەی چۆلی وەکو شوێنەوارێک لەسەر ئاستی عێراق و طبعاً دوای لەسەر ئاستی جیهانیش چونکە بەڕاستی هەر شوێنەوارێک ئەگەر ماوەیەکی فترەیەکی زەمەنی بەسەردا تێپەڕی و بووە مێژوویەک ینی مێژوویەک بجێڕێتەوە مێژووی قۆناغێکی محەدەد دیاریکرا بجێڕێتەوە ئەمە دەبێتە بەشێک لە شوێنەواری ئەو وڵاتە. منارەی چۆلیش لە ساڵی 1935 وەکو گوتمان دانی پێدانرا کە ئەوە شوێنەوارێکی زۆر گرینگە لەسەر ئاست لیستی شوێنەوارەکانی عێراق ناوی تۆمار کرا. سەبارەت بە لێکۆڵینەوە طبعاً لێکۆڵینەوەکان بەردەوام بووە لە چەند قۆناغێک لێکۆڵینەوە کراوە ئەوەی من بزانم ساڵی 1962 فەرمانگەی شوێنەواری عێراقی لێکۆڵینەوەی کردووە هاوکو باسمان کرد شوێنەواری مزگەوتێکیان لە دەوروبەری قەڵای هەولێر منارەی چۆلی دیتیتەوە هەروەها ئەو شوورێش کە ئێستاکە لە دەوری دروستکراوە ئەو شوورێشە دەگەڕێتەوە بە ئەو سەردەما لە 1962 شوورەیەکیان لە دەوری دروست کردووە بۆ ئەوەی جیای بکەنەوە لەگە شوێنە گشتەکەی دەوروبەری چونکە شوێنە گشتەکەی دەوروبەری خۆتان زان هەمووی ماڵە یان کاتی خۆی لەو منطقەی زراعەت کراوە و هەروەها بەستەکیش لە نزیک ئەوە هەبووە وێنەیەکی فۆتۆ هەیە زۆر کۆنە ڕەشسپێی هەولێر من بینیومە بەستێک لە نزیک منارەی چۆلی هەبووە یعنی شوێنێکی ئاها چۆ دەڵێ عەدەم ئیهتیمام بووە ئیهتیمامی پێ نەدراوە خەڵکیش ئەو وشیاریەی نەبووە برێ ئەوە چییە ئەو شتە لێرەیە یان با بڵێین فەرمانڕەوای خۆجێی هەولێرێ ئیدارەی مەحەلی هەولێرێ محافەزە و ئەوانە بتوانن زووتر هەنگاو باوێن یان ئەو متەسەریفەتی هەولێر لە سەردەمی عوسمانی و ئەوانە بتوانن وەکو شوێنەوارێک بایەخی پێ بدەن و ئیتیمامی پێ بدەن شوورەی لە بۆ دروست بکەن بۆیە مەسەلەی نوژەنکردنەوەی منارەی چۆلی کەمێک دواکەوتووە. لە دوای ڕاپەڕینەوە طبعاً چەند جارێکی تر تیمی پشکنین تیمی شوێنەواری هاتوونەتە شوێنەکە تیمە ئەوروپیەکان بە تایبەتی بەردەوام سەردانیان کردووە و چەند جارێک منارەی چۆلی نوژەن کراوەتەوە لە دوای 2000ەکان پێم وایە جارێکی تر نوێژەن کرایتەوە بۆ شێوازەی کەوا ستانداردی جیهانی کە شوێنەوارەکانی دنیای پێ نوژەن دەکرێتەوە و ئەگەر ئێستا سەیری منارەی چۆلی بکەین من ئەگەر پێش 20 ساڵ منارەی چۆلیمان بدیت با ڕەنگە منارە بۆ شێوەی نەبوو تۆزێک ماندووتر دیار بوو کەرپوچەکانی بە تایبەتی هەمووی خشتەکان لە هەندێک شوێن دەرهاتبوو لە هەندێک شوێن با بڵێن کولی تێدا بوو ئەو شتانیان هەمووی معالەجە کرد جێگەی دەستخۆشیە کە ئێستا کە دەبینین شێوازێکی جوانتر بەخۆیەوە دەگرێت. کام چیرۆکەکە یان بڵێن کامە بابەتە هەڵگری لایەنی مێژوویەکی باوەڕ پێکراوە ئاماژە بەوە دەکات کە چێ دروستی کردووە یان چۆن دروست کراوە یان ئەو کەسێک کە بنیادی ناوە چێ بووە؟ ڕاستەکەی لەبەر ئەوەی سوڵتان مزەفەرەدین ئەو کاتە حکومڕانی شاری هەولێری کردیا دروستترین چیرۆک ئەو بە کاتێک سەردانی داقوو دەکا منارەکانی ئەوێ دەبێتن ئەو بیرۆکەی لا دروست دەبێتن ئەلێ وەندەکە کرێکارێک لەو شوێنانە منارەی دروستکردیا لەگەڵ خۆی دەهێنێتەوە شارەکە ئەو منارەی لەسەر دروست دەکەن لەبەرەوە دروستترین چیرۆک لەلایەن سوڵتان مزەفەرەدینە لە نێوان ساڵانی 1990 1232 زاینی. کەواتە دەتوانین بڵێن ئەو بابەتە باوەڕ پێکراوترین چیرۆکە کە لایەن سوڵتان مزەفەرەدین دروستکراوە. منارەی چۆلی زۆر شوێنێکی گرینگە و خۆزگا
زۆر لەوەی کە ئێستا هێزی هەرچەندە ئێستا کە باشە باخچەیەکی جوانیان لێرە دروست کردووە خەڵک ئێواران کە دێت سەردانی ئەو شوێنە دەکات لەگەڵەوە سەردانێکی منارە دەکاتن ئەوە جێگەی دەستخۆشیە بەڕاستی بەڵام خۆزگە زۆر لەوەش زیاتر بایەخی پێدەدرا گروپە گەشتیاریەکان وەکو ماوە پێشستان و مناقەشەمان کرد لەسەری بێندرێن بۆ ئەو شوێنە و لە نزیکەوە منارەی چۆلی ببینین و ئاشنای مێژووەکەی بن. مامۆستا شەیما منارە لە هەر شوێن و لە هەر ناوچە و لە هەر وڵاتێک بە پێی ئەو کەرستانێک کە بەردەست بە دروستکرایە جا قوڕە بەردە گەچ هەیان بابەتی ترە پێی دروستکراوە ئەگەر بکرێ لەلایەنی مێژوویەوە پێمان بڵێ منارەی هەولێر پێکهاتەی دروستبوونەکەی چییە چۆنە؟ پێکاتەکە بە پلەی یەکەم لە خشت دروستکراوە لەگەڵ تێکەڵێک لە پێکاتی بەردی لیمۆ کە بوو بەستنەوە بەکاریان دێنن هەڵبژاردننی خشتی کوڵاو لە ناوچەکە بابوو بەهۆی بەردەستبوونی گڵ لە هەولێر لە ناوچەکە و دەوروبەری نەخشە ئەندازەیەکان و نووسراوەکانی سەر دەروی منارەکەش هەر لە خشت دروستکراوە ئەمەش تەکنیکێک بوو زۆر جار لە سەردەمی ئاینی پیرۆزی ئیسلام بەکاردەهێنرا بۆ دروستکردنی نەخشی ئاڵۆس بەبێ ئەوەی پێویست بۆ نمونە بە کەرستەی زیادە هەبێ وەکو بەرد یاخود مەمەڕ ئەگەر تەماشای منارەکە بکەین دەبینی منارەکە لە دوو بەشی سەرەکی پێکدێ بەشی خوارەوە واتە بەشی بنکەکەی لەسەر شێوەی هەژلا دروستکراوە بەرزەکەی نزیکەی 15 مەتر دەبێ بەڵام بەشی دووەمی منارەکە کە شێوەی لولەیە بەرزەکەی نزیکەی 22 مەتر دەبێتن کۆی گشتی منارەکە بەرزەکەی 37 مەتر دەبێتن بەڵام پێدەچێت بەرزەکەی زیاتر ببێت بەڵام لە ساڵانی 1970ەکان بەهۆی ئەوەی کە بوومەلەرزی بروسکەیەکی بەهێز لەسەرەوەی منارەکە دات نزیکەی 8 مەتر لە منارەکە لێ دەبێتەوە لەبەر هەندێ ئێستا بەرزەکەی 37 مەتر ماوەتەوە شێوەی منارەکە دوو کوت لە نەخش لە خۆی دەگری بەشی سەرەوە و بەشی خوارەوە پرسیارەکەی من لێرە ئەوەیە ئەو شێوە دروستکردنە بێ قۆناغی مێژووی تەواو کراوە و شێوەی خوارەوە ئەو شێوە ئەندازەیە بوو کە باست کرد و شێوەی سەرەوەش ئەو شێوەی کە وەسفت کرد یان ئەوەتە دوو قۆناغی بەسەدا تێپەڕیە لە قۆناغێکدا بەشی خوارەوە دروستکراوە سەردەمێکی تر هاتووە قۆناغی دووەم تەکمیلە کراوە سەرتا منارەکە بە دوو شێواز دروستکراوە بەڵام یەکەم جار شێوی هەژلایی بناغەکەیان دروستکردیا کاتێک کە بەرزەکەیان تەواو کردێ لە 15 مەتری پاشانەکە دەستکرا و بەشی دووەمی بنارەکە کە بەرزەکەی نزیکەی 22 مەترە کەواتە بەشی دووەم لەگەڵ بەشی یەکەم بە دوو شێواز جیاواز دروستکراوە مامۆستا ئەگەر باسی ئەوەمان بۆ بکەی هیچ توێژینەوەیەک شیکاریە کراوە لەسەر منارەی هەولێر بەڵێ چەندی توێژینەوە ئەنجام درایە ئەو توێژینەوەی لەسەر مناری هەولێر ئەنجام دراوە دەری دەخەن کە منارەکە لە خشتی گڵی ئاگدرا و بەکارهێنراوە تاقیق کراوەتەوە بۆ ئەوەی بەرگەی چاڵاکە و مەلەرزەکان بکرێت ئەو زانیارە مێژویانی کە هەنا دەری دەخەن منارەکە سەرڕای تەمەنی کە تەمەنەکەی نزیکەی 800 ساڵ دەبێتن زۆربەی بەشە ڕەسەنەکانی وەک خۆی ماوەتەوە لە چەندین لەرزینی بوومەلەرزە ئەزگاری بووە هەروەها تەکنەلۆژیای گەرمۆگرافی و سکانکردنی لەیزەریان بەکارهێنای لە لێکۆڵنەوەکاندا ئەمانش لە بۆچی بووە هەتاوەکو پارێزگاری بکات لە سەقامگیرکردنی پێکاتەی منارەکە هەروەها ئەو پێکاتە ڕەسەنە ئەو دیزاینە ڕەسەنێکە خۆی هەی بووە هەرتاوەکو ئێستا بەشێکی زۆری پارێزراوە سەرڕای ئەوەش لە کاتی هەوڵەکان لە بۆ نوێژەنکردنەوە گۆڕانکارێکی کەم لە دیزاینەکەی کراوە مامۆستا شەیما ئەگەر بکرێت جیاوازیەکمان پێ بڵێ لە نێوان منارەی هەولێر و منارەی شارەکانی تر بۆ نمونە حەدبا یان منارەی سامەڕا یان بڵێن داخۆخیان هەر شوێنێکی تر جیاوازی لە چیدا دەبینی منارەی هەولێر لەگەڵ ئەوانی تر بڵێ گرنگترین جیاوازی ئەوەیە کە مناری هەولێر هەیتی لە چاو منارەکانی دیکە ئەوەیە کە دوو دەرگای سەرەکیەیە دەرگایەکان کەوتوتە بەشی ڕۆژهەڵاتی دەرگایەکەی دیکە کەوتوتە بەشی ڕۆژ ئاواکەی ئەگەر بێت و دوو کەس لەو دەرگایانە بەرەو سەرەوە بچنە سەرەوەی منارەکە دەبینین هەردووکیان لێ کادا بەسەر دەکەن بەڵام هەردووچیان یەکدری نابین تاکو دەکەونە کۆتایی منارەکە ژمارە ئەو پایانش کە بەسەر دەکەون نزیکەی 139 پایە دەبیتن کەواتە ئەو گرنگترین شتێکە جیاوازی کردێ لەگەڵ منارەکانی دیکەدا بەشێک لە منارە گوتمان لەدەست درراوە بەشێکی لەدەست چووە لە بەرزیەکەی بەڵام هیچ قۆناغێکی مێژووی هاتە پێش
چاکردنەوە یان ڕێگریکردن لەوەی زیاتر بەهەدەر بڕوا و یان لە دەستی بدەین لە بەشە گرنگەکەی منارە؟ بۆ خۆی بە درێژایی ساڵان هۆکارە کەش و هەوایەکات بوون منە بوومە لەرجەیە ئەمانە وای کردیە کە منارە ڕستنەکەی خۆی لە دەستباتن لەبەر ئەوە چەندین جات نۆژەنکردنەوە ئەنجام درراوە لە سەرەتای سەدەی بیستەکاندا هەوڵی نۆژەنکردنەوە درراوە هەروەها لە شەستەکانیش بە ئامانجی سەقامگیرکردنی پێکاتەی منارەکە و هەروەها پاراستنی ڕستنەکەی خۆی لە کۆتا جار کۆمپانیایەکی چیکی لە ساڵ 2007 هەستا بە نۆژەنکردنەوەی منارەکە ئەگەر بێت تەماشای منارەکە بکەین ئەو ڕەنگ و ئەو دیزاینێکە لە کۆندا هەی بوو ئێستا نەیمایەوە لەبەرەوە لە کاتی نۆژەنکردنەوە بەشێک لە پێکاتە گرنگەکەی لە دەستداتن بەڵام مناری ئێستاکەکە ئەو مناری هەولێر هەمانە نزیکەی 100 زیاتر پێکاتە ڕستنەکەی خۆی لە دەست نەداوە لەگەڵ ئەمەشدا پارکێکی زۆر جوان لە تەنیشتی دروست کراوە ناویشی لێنراوە پارکی منارە. مامۆستا سوپاست دەکەین کاتێکی زۆر پڕ بە زانیاری و زۆر گرنگت پێمان بەخشی ئێستا دەمانەوێت بزانین پێگەی منارە لە لای مامۆستا شەیما واتە چی منارە بۆ تو چ دەگەینیت؟ بەڕاستی منارە یاخود قەڵا هەردووچیان ڕەمزی پیرۆزن لە شاری هەولێر هەر کاتێک ناوی قەڵا دێنی منارەکەشی لەگەڵ دێ کەواتە منارە لەگەڵ قەڵا پێکەوە بوونەتە دەستە خوشکی یەکتر شوێنێکی سەرنج ڕاکێشە بە تایبەتی لە بۆ گەشتیار ئەو کەسانێک کە دێنە شاری هەولێر پێیان خۆشە سەردانی منارە بکەن سەردانی قەڵا بکەن لەبەر ئەوەی ناسینەوەی هەر وڵاتێک هەر شوێنێک پەیوەستە بە ڕەمزە شاری هەولێریش ئەو دوو ڕەمزە پیرۆزیدایە کە ئەوانش قەڵا و منارەنا بۆیە هەر کەسێک کە دێتن پێخۆشە سەردانی ئەو دوو شوێنە پیرۆزە بکاتن. وەکو منارە ئەگە پانی کێوە پانتاییەک دروست دەبی ئەو پانتاییە لە سەرەوەڕا کە بە باریکی دێ هەتاکو دەگاتە خوارێ خۆتان دەزان ئەوە منارەکە فۆرمەکەی چی بەسەردێ وەکو پانتاییشی باریک دوایێ لە خوارەوە بڕک بەرینتر لە خوارەوە زیاتر بەرینتر اینجا بەڕاستی ئەو پانتایە من وەکو منارەش بەڕاستی سومرێکی دیار و جوانی شارەکەمە شاری هەولێر و کوردستانیش لە هەمان کاتدا ئەو منارەیە دووبارە بوویتەوە مەسەلەن بۆ نمونە وابزان لە شاری دووس شێوازی ئەو منارەی هەولێر دووبارە بوویتەوە بەس بە شێوەی کورتتر دەستم کرد بەو پرۆژەیە وەکو پرۆژێشی هوەری خۆم بەڕاستی پرۆژەکەشم دەست پێ کرد لە منارەی یەکەمەوە لە بۆ کۆمەڵێ منارە یعنی ئیتر ئەو منارانە لای من بوو بە بابەتیش بابەتگەری مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە دەبین لەو دەستی چەپم منارەیەکە مناسبەکە شاتیە یعنی وەلو ئێستا دروستم نەکردی وازام نازم تاریخی لەسەریان نا وازام ساڵ کنی و دەبی مەولودە یعنی مەولودی پێغەمبەر درودی خوای لەسەربی یعنی وەکو هەولێر وەکو لایەنێکی ئاینی لێرە منارەکە دەبینی ئەو فۆرمەی کە دەیبینی وەکو منارە لەسەرەوەڕا دەفە و مانگە و کەلیماتی بابرین پیرۆزی ئەڵڵاهو ئەکبەری لەسەر تاکو دێتە خوارەوە دەفزەن لە ژن و لە پیا و لە هەتا دێتە خوارەوە ئەوە مەولودە و ئیتر لە دوورەوەش قەڵای هەولێرە لەلای قەڵای هەولێرەوەش لە دەرگای دەواازەی قەڵاوە طبعا ئەوە خەڵک دێتە خوارێ و دەفزان ڕاوەستاینە عەلا کولین شێوەیەشی ئاینی بابەتی ئاینی لە خۆ دەگرێ تابلۆیش کەم کە ناودەنجی زیاتر وەرگرت
تابلۆیەکەشم بە ناوی شیرین تەشی دەڕێسێ ئەوە لە گۆرانی مەزهەری خاڵقی شیرین تەشی دەڕێسێ بەڕاستی ئەوە بە باڵای منارە شیرینە تەشی دەڕێسی ئیتر کە دێتە خوارەوە دەبێتە گوندێک دەبێتە ئاوێنە لە ناویتی دەبێتە ئەوە وەکو بابەتی تکە یعنی مەسەلەن خۆی لە منارە لە عێراقی کۆن میسۆپۆتامیا کە وڵاتمان دەوڵەمەندە وەکو شوێنەوار و لەو شوێنەوارانە شەر وەکو باسم کرد ئەوە منارەیە و قەڵاتە بەڕاستی ئەوەیە کە مەسەلەن ئێمە دەستی بۆ درێژ بکەین و بیخینە ناو هونەرێکی خۆمان یعنی تعاملی لەکە بکەین یعنی ئێمە نابی بە دوای هونەرێک نەگەڕین کەوە قیمەتی خۆی هەبی ئینجا هاتمە سەر بابەتێشتر لەنا بابەتەکەشەوە منارەیەکە لە دوورەوە دیارە تابلۆیشی گەورەیە 5 بابەتی تێدایە یعنی لە بابەتی یەکەمەوە دیارە کە نەورۆزی تێدایە ئاگر و ئەویتکەی تێدا یعنی کۆمەڵێ سمبولی و هێمای جیاواز لە منارەکاندا دەبینی خەڵکانەشی لە خوارێنە اینجا بەڕاستی لەوانە مەسەلەن منارە یەکەم ئەو ئەربیلی مێژونوسی بەناوبانک کە خەچی هەولێر بووە کە ئەوە لێرە دووبارەم کردیتەوە وەکو شخصەتیش بەناوبانک وەکو مێژونوس جوان ناس ئیتر هەر منارە و بابەتێک لە خۆ دەگرێ تابلۆیشتم لێرە هەیە بە برای خۆم برێم مەسەلەن ئەویش هەر لە زەمنی ئەو بابەتەیە کە پەیوەستم کردیە بە ئاشورپانی پاڵ وەکو مێژوو کە دەگەڕێمەوە بۆ ئاشووریەکان حتمەن دەبی پەیوەندی هەبی هەروەها بابەتی چاوزار لە کوردەواری خۆتان نەزانن کوردەواری با بڵێن دەوڵەمەندە کورد دەوڵەمەندە وەکو با بڵێن لە مەسائیری شعبی خۆمان کە یەک لەوانە مەسەلەن چاوزارە لێرە منارەکە هەمووی دەبینی ئەوە چاوی تێدایە ئەو دەستە چاوی تێدایە ئیتر قەڵاتی هەولێریش لە پیشتە مەسەلەن بۆ نمونە ئەوە چاوزاری پێدەنێ هەروەها ئەو تابلۆیە کە لە پشتما تابلۆیە گەورە بەڕاستی ناوم لێ نایە هەر تابلۆکەم ناو لێ نایە ڕەشماڵە قەڵات یعنی قەڵاتە بەزە ڕەشمالە شێوەی ڕەشمالی هەیە لە ژێرەوە حیاتە شتکێنێنە لە پشتی ئەو قەڵاتە منارەکەیە منارەکە زایدە لە سەرەوەش سەر یعنی دوو منارەیە منارێشی گەورەیە منارێشیش وا هەز دەکەی لەسەر قەڵایە منارەشی بچکۆڵانەیە یعنی منارە لەسەر منارە ئینجا کە تەمەشا دەکەی ئەو ئەسب سوارە من وەکو سەنحاریبی وەکو مێژوو لە تاریخی مێژوو کە باز دەکا سەنحاریب ئاوی لە بۆ قەڵاتی هینایە لە بەستۆڕەی لە بۆ قەڵاتی ئەو سەنحاریبە بووە ئەوەی سواری ئەسپەکە بووە ئیتر لە دامێنی منارەکە گوتمان وەکو ڕەشمال لە ژێر ڕەشمالەکە هەولێرە چیغ و ئەوە دیارە هەولێر وەکو شارێکەوە دیارە